ناچن بەلای ئیشتان و بۆ ئاوا سیر بکەن ئەی بۆ جەناب لێرە دانیشتووی هیلاکم پێویستم بە ئیستراحەت هەیە ئەزانین چی خاڵە بەکەن ئەو ئیشە بەس لە خۆ جوان بوو جالەبەر هەستە بە یارمەتی خۆ کوسێ چۆن نایکەم تاقەتم نەماوەی مردم خەریکا تۆپە خۆیمە شیلاگی وەرە لەگەڵمانەدا ئێوە بڕۆن باو کرد تەواو هەستی پێیان بکرد بەلێ بۆ چیەکەن لەبۆ چیەکە بۆچی نەهێنیشەکەتان کەن لێ مامۆستای بەکر بڵێ. ڕاقیبی. ئەی خوا بەکرەوە چیەکەی تۆ والله هیلاکم هاتووم ئیستراحەتێ بکەم ئەیڕۆ ئیسراحەتی چێکیە نەردوتۆ بەسەرمانە کەیفی خۆتانە عوسمانی برا بچێ بۆ خۆی چاو باشخاڵی بکە لە کۆڵانەکانە و منیش لێرە بتۆپم ئەوە چی ئەی قسە بەخاڵە چی بەکار. احترامی خۆ بەخوا بگرە. هەستم مەزانکی دەمدرێژی بکێ زانکی هەستم بە شەخشێتە ئەخ ناتوانێت آخر هەڵە بەلای ئیشتانە و دەی خۆسە بە یارمەتی دەسەری بە مەڕە یارمەتی خۆسە بەلای ئەرێ بەسە خاڵە بەکەن ئەم فترێ وەکو بەشەر ژیانی خەریکەتێکی. چی بکەین خەتای عوسمانە فەدیا چی و فەرتەنەیە هەموو جەنابی ئەمە لەکوێیت و بوو ئاوا تەڕۆی جەبلو گرتۆ کاکە هینە باوکە بۆ چترێک نەبێت تۆزێک گەرمان بوو نەخۆ باران نییە کوڕم ئەی چی؟ چەمێکی لێ بوو لێ بۆ خۆم پیاکردتم با تۆزێ مەلە بکەم عوسمان واز لە درۆ بێنە تۆ نازانی ئاو بخۆیتەوە چەمی چی و مەلەی چی ئەزانم دەی بۆ ڕاوەستاونی چییە کۆبنەوەی سڕیتانەیە وڵا خاڵە بەکردنی لە ئیش ئەوە ناکەم نەما عوسمان گیان لەرفیلەی ئیشەکانمانە گۆڕین و ئاوا تۆ چی دەژوورەوە نانەکەی منیش لێرا دانیشم خەڵک بەڕێەکە یعنی من نان بکەم بەڵێ بۆ من ژنم ئای بۆ من ژن بوو ئەمە چییە بەکر خەریکە لێمانە بێ بە نێرەکە یاڵە بۆ ئیشی خۆتان دەی هەستن یاڕێوەش دەی ئێستا لەو بەردرگا هەواکەم هەموو شوێنەکەتان پڕەکەمەوە بەزەوەڵسێنە باوکە هەرمودەی پێشم کەون ئەو سامم گرانە باوکە ئەم لەگە ڕز و حرمەت مابڕوو بە تەنافگای خۆڵکە باوش وارە بەرە ئەمرن نەمێنێ جوانە مەرەگبی بۆ خاچی پێخەمبەر هەتیۆ مناڵە چاکە و سەپڵ ئەوەی پێکردم سەمیرم نەماوە خۆدا پیرم ئاوە کەچی بێڕێزی پێگراوە کورە سەمیر نەماوە ڕەشید ماوە هەتاکو ماوە نۆکەری تۆیە ئەوە چه ڕەشە بەرەڵی چی خان بکەم یەکدانە ئالەمە بخۆ هەر زۆر بەلەزەتەوە لای بە شەکرەمە ئەمە شەکرەی تیانە شەکرەی تەبیعیە شەکری دەبێتی ڕەشە بەردە بڕۆ لای قۆم ئەمە بە ئاوی لێمە کراوە خان بکەم تۆ یەکدانی لێ خۆ بزانە چەند دوو خۆشە چیتیایە نایخۆم ڤیتامین سی ڤیتامین ئای کورە هەموو ڤیتامینەکانی تا تۆ یەکدانی دەخۆ یەکدانی خۆ تۆ حەلە بەر خاتم یەکدانی دەخۆ نایخۆم تۆ لا چۆچەتاکە بەری گۆبەرۆکەکە بیتیایە کورە کێ حەدی هەیە دەستبەری بۆ گۆبەرۆکی تۆ وەڵڵاهی تێگەشتی بە قوڕایەوە بە خوارەوە بە قوڕامای نێرە خوارەوە وەی زەمیرە جێ بێگردم با بگرین با بقۆ بگرین دەمەگری خان بکەم مەگری تۆ پێم بڵێ بزانم چییە مەسەلە کورە ئای بەلەنجە و بە کورە دەیجا غیرەت بدگرێ کات لە ئێستا باشتر بۆ ناڕەخسێ دەرەجێ کەسیشی لێ نییە کورە دە غیرەت بدگرێ بە پڕێکی بڵێ خۆشم دەوی بەس ئاخە و غیرەتە کورە دەیەڵە قورئان و غیرەتەشم بەس ئەوە چییە برنجە جاکی وتێتیەوە چیتیایە جەعاتە پێی بڵێ خۆشم دەوی دەی چییە بووە سەیرەکەی بڕۆ لاچە لە بەرچاومە دەی خۆجۆ نەبێت وەمەش ئەوە بێتە بەردەبێت ئەها شعر بۆ داناوی ئیسە بۆ دەخوێنەوە و ئەوەی تەسکیری دەڵێ باشە گوڵەکەم خوا مەگری غەمبار مەبە تو خوا سێوە گیان غەمبار مەبە من غەمەکانت بۆ دەگۆڕم بە خەندە ڕەشبین مەبە من بۆ دەگۆڕم بە گەشبین جانەکەم من هەموو شتێکی مەحاڵت بۆ دەکەم بەحاڵ لە بیابان بم ئەبم بە بەفر بۆت ئەتوێمەوە لەبەر پێت لە بیابان بم ئەبم بە خورما خۆرە ئەفوو خورما خۆرە خورما زۆرەخوا ئەبم بە بولبول بۆت ئەچریکێنم پڕ بە دنیا بۆت
سیرکە تەنیا یەک دڵم هەیە گەر رازی بی دەری دێنم بۆت